خۆشەویستانم سڵاو ئومێ دەکەم هەموو لایەکتان تەندروست باش بن و دوور بن لە ڤایرۆسی کۆرۆنا و لە نەخۆشی و لە ناخۆشی دنیا. زۆربەی کات پرسیارم لێ کرێ چی بخۆین باشە بۆ قۆرک، چی نەخۆین، چی بەسوودە، چی خراپە، چی باشە. بەڕاستی هەرچەنە من سێرچم لەو خواردن و خواردنەوانەیە کەرکە لە دنیاە هەیە بڵێن بە هەموو یەکێکمان نەتوانین ڕۆژانە بیخۆین نەیخۆین تا چەند بزانین باشە خراپە، تا چەند بزانین بە سوودە، زیانی هەیە بۆ ژێکانی دەنگ. لەبەرەوە بەشی خۆم ڕیسێرچم کرد. من ڕاستیەکانتان پێ دەڵم، بەڵام ڕای خۆشم لەسەرەوە باسەکەم. یەکێک لەو درینکانە یاخود لەو شلەمەنیانەی کە لە گەڕانما بە دوای ئەم وەڵامی بەڕێستان کە خواردنە گەرمەکانە نابێ بە هیچ شێوەیەک لە کاتی لە پێش گۆرانی وتنا بوو بخورێتەوە بۆ نمونە چا، قاوە و یاخود ئەو درینکانەی کە ڕەنگدارن زەرەرمەندە بۆ ژێکانی دەنگ. خواردنەوە گازیەکان بۆ دەڵێن زیانی هەیە، بە تایبەتی لە کاتی گۆرانی وتندا کە دەگەیتە تۆنە بەرزەکان کێشەت بۆ دروستەکە. ترش و تونی، تیژی، نازانم بە هەر زمانێک چی پێ دەڵێن، بڵێن ترشێن ئەو ترشەڵۆ ئەو خواردنانی کە ترشەڵۆکی تیا، ئەو میوانی کە ترشەڵۆکی تایە بڵێن وەکو پورتەقاڵ و لیمۆ بە تایبەتی، ئەمانە وەکو ڤیتامین ئێمە سوودی لێ دەبینین وەکو جەستەمان، بەڵام دایرێکت ڕاستەوخۆ لە پێش کاتی گۆرانی وتندا زیانی هەیە بۆ ژێدەنگەکان. بیکە بە پیشە لە پێش هەموو فیستیڤاڵێکە، دانیشتنە، گەعدەیە، هەشتێک دوو کات ژمێر پێش ئەوە نان بخۆ، لە دوای ئەوە نانی تر مەخۆتکایە. کەم خەوی یەکێکە لەو خاڵانەی کە هەموو یەکێکمان نەک هەر بۆ گۆرانی وتنیش بڵێن هەر لە ژیانی ئاساییماندا ئەگەر تێرخەو نەبی ڕۆژانە هەر لە خۆیەوە قورگت ژێدەنگەکانە تەواو نییە، دەنگت تەواو نییە، ئەڵەی سرم تەواو نییە، لەبەرەوە تکایە پابند بن بەلایانی کەمەوە 7 سەعات بۆ 8 سەعات کە مرۆڤێکی ئاسایی دەبێت بخەوێت ڕۆژانە بە شەو ڕۆژ، نازان بە هەر چۆنێک خەوی تۆ بە ڕۆژیان بەشەوە، تکایە کاتێکی وا بۆ خۆت دانێ کە هیچ نەبێ بەلایانی کەمەوە 7 بۆ 8 سەعات تۆ بخەویت تاکو ژێدەنگیەکانیشت ئیسراحەت بکات. لەمانە هەمووی گرنگتر ملپێچێکە کە هەمیشە دەبێت لە ملمانابێ بە تایبەت لە وەرزە سەرماکانە. بە ئومێدی سوود بینین. من لەسەر یەکێ لە ئەزمونەکانی خۆم ئەم نمونەیەتان بۆ باسەکەم، ئیتر نازانم ئێوە بڕوای پێ دەکەن پێی ناکەن، ئەمەیان کێشەی خۆتانە، بەڵام من کۆنسێرتێکم لەگەڵ گەورە هونەرمەندی کورد هونەرمەند نەجمەدینی غوڵامی لە هۆڵەندا ساز کرد چەند ساڵێ بەر لە ئێستا. پێش ئەوەی بچینە سەر ستەیج قاپێکی گەورە ترشیاتی خوار. ترشیات بۆ من بیخۆم قورگم پێ دەنگی پێ نووسێ، بەڵام هونەرمەند هیچ کێشەیەکی نەبوو. کەواتە ئێمە دەبێ بڵێن قەینا سێرچمان کردو دەڵێن ئەمە باشە ئەمە خراپە، بەڵام ئەکەیتە سەر ئەو مرۆڤی یاخود ئەو پێکهاتەی لەشی مرۆڤ کە هەموو یەکێکمان لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جیاوازە، ئەمە کێشەکانە. ئەم شتانەی باسم لێوە کرد بۆ من باش بێ، بەڵام بۆ کەسێکی تر خراپ بێ، یان بۆ کەسێکی تر باش بێ، بۆ چەند کەسێکی تر خراپ بێ لە کاتی گۆرانی تندا. ئەتوانی تۆ خۆت ببە بە پزیشکی خۆت ئەو خواردنانەی ئەی خۆی پێشتر تا چەند بزانە کە دوایی گۆرانی ئەڵێ قورگت دەنووسێنێ، قورگت قەپاتەکان ناتوانانی گۆرانی بڵێ، یاخود دەنگێ باشترەکە، زوڵاڵتریەکە، تکای ئاگاداری ئەو خاڵانە بن لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جیاوازە. ئەگەر هێشتا سەبسکرایبی چەناڵی یوتیوبەکەی ئەمە سەعید کوردت نەکردووە، هەر ئێستا لایک و کۆمنت و سەبسکرایبی چەناڵەکەشم کە بۆ ئەوەی هەر پرسیارێکت هەبێ لەو ڕێگەیەوە من بتوانم بیخوێنمەوە، بتوانم ڤیدیۆیەکی وای لەسەر دروستکەم، نەگیەکێ دەیان کەس سوودی لێ بینێ. لایکی پیجی ئەمە سەعید کوردە بکەن لە فەیسبوک، ئەکاونتی من لە ئینستاگرام، لە سناپچات، لە تویتر، لەم ئەکاونتانە هەمووی چالاکم. گەر خۆم لەسەر خەت نەبم دڵنیابن ئەدمینم هەیە هاوکاریم دەکا، ئەو پرسیارانەی من نایبینم بۆ منی دەنێرە،
بەڵام تکایە بە ئەوە نە ئارامیتان هەبێ لە بەرەوی هەر تەنها کەسێک و دوان نیە پەیوەندیم پێوە دەکات لەبەرەوە تکای ئاگاداری ئەوە بن کەمێک ئارام بگرین کە نامەکان دەنێ وەڵامدانەوەی نامەکانتان بۆ وەڵامدانەوە یاخود ڤیددیۆ دروستکردن لەسەر گۆرانیانەی کردناردووتانە بەڕاستی منی ژیانی خۆمم هەیە هەروە فریاکەوم سپاس بۆ کەسانی هاوکاری مەکەن بەڵێ ئەدمین لە خەتا ئەگەر هەر پرسیان بوێ بۆمی بنێرن گۆرانیەکان ڤیددیۆکان دەنگەکانی خۆتان دڵنیاتانەکەمەوە دووبارە ئەوەی بە ئیمێل بۆ منێرێ بە تایبەتی هیچ کەسێکی تر گوێ لێ ناگرێت لە خۆم زیاتر سپاس بۆ متمانەی کە هەموو جارێ پێمی دەدەن گۆرانیەکانی دەنگی خۆتانم بۆ دەنێرن کە من قسەی لەسەر بکەم ڕێزێ من سعید کوردە قوبڵکەم خواتان لەگەڵ